سڵاوتان لەبێ شەوتان باش من نوێنەر فاتح بەخێر بێن بۆ ڕووداوی ئەمڕۆ. ئەم شەو بە ژمارە قساکی ڕاپرسیەکی نوێ هەیە لێرەوە ئاشکرایەکن پەیوەندی بە چیەوە هەیە بێگومان پێکێنانی حکوومەت و دۆخی حزبەکان متمانەی خەڵک بە حزبە سیاسیەکان لە دوای هەڵبژاردن کرا هەیەجانێکی زۆری خەڵک هەبوو دەنجیان بە حزبەکاندا بەڵام پرسیارەوەیە دوای ئەوەی کە 5-6 مانگ شکستیان هێنا لەوەی ئەم پەرلەمان کۆبێتەوە ئەم حکوومەتیش پێک بێنن ئێستا متمانەی خەڵک بە حزبەکان چەندە لە شارەکانی کوردستانە جگە لەمە پێیان وایە هۆکاری دواکەوتنی پێکەنانی حکوومەت چییە پارتیە یەکێتیە نەبوونی متمانەیە دەستی دەرەچیە هەموو ئەم پرسیارانە وەڵام دراونەتەوە کۆمەڵی بابەتی دیکەش کە زۆر سەرنجڕاکێشە لە ڕاپرسیەکی ناوەندی لێکۆڵینەوەی سبەیدا کە کراوە و لێرەشەوە ئاشکرایەکەم بەگشتی بە زۆر لەسەری نەڕۆم یەکسەر بێمە سەر ناوەڕۆکەکەی هەروەها بەڕێز کاگڕابەر تەڵعات بەڕێوەری ناوەندی لێکۆڵینەوەی سبەی میوانە بەخێربێ کاگڕابەر دەستیش خۆش بێ بۆ ڕاپرسیەکە چیەڵێ یەکەم جا پرسیار لە خەڵک کراوە لە ڕاپرسیەکەدا چۆن دەڕوانیتە بارودۆخی هەرێمی کوردستان خەڵک لە کوردستان چۆن دەڕوانن با ئەوەش ڕوونکەمەوە ئەم ڕاپرسیە لە هەموو خەڵک پرسراوە لە هەرێمی کوردستان واتە لە پارێزگاکانی دهۆک سلێمانی هەروەها هەولێر لەگەڵ هەڵەبجەشە باش 40.7 لە سەتی خەڵک دەڵێن زۆر ناسەقامگیرە 50 لە سەتی خەڵک دەڵێن سەقامگیرە 23 لە سەد دەڵێن تاوەکو ڕادەیەک سەقامگیرە 11 لە سەد دەڵێن ناسەقامگیرە دۆخی هەرێمی کوردستان 11 لە سەتی دیکەش دەڵێن زۆر ناسەقامگیرە کاگڕابەر بەمە بێ بۆمان دەرەکەوێکەوە زیاتر خەڵک پێی وایە دۆخ سەقامگیرە لە کوردستانە بەڵێ دۆخی لە ڕووی سەقامگیریەوە بەگشتی بۆ چوونی هاوڵاتیان ئیجابیە ئیجابیە باش پەیجێکی دیکە پرسیارێکی دیکە کە بۆ چوونی خەڵکی لەسەر وەرگیراوە ئەویش لەبارەیەوەیە پرسیار لە خەڵک کراوە هەست چییە بەرامبەر بە دواکەوتنی پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی دا هەڵبژاردن کرا لە 20دا لە مانگی 12 پەرلەمانتاران سوێندی یاساییان خوارد بەڵام تاوەکو ئێستا لە ماڵەوە دانیشتون 43.5 لە سەتی خەڵک لە کوردستان دەڵێ بێزاریەکی زۆر هەستیانەوەیە بەوەی کەوا حکوومەت پێک نەهێنراوە 11.5 لە سەد دەڵێن تاوەکو ڕادەیەک بێزارین 15 لە سەتی خەڵکیش دەڵێن هیچ گرنگ نییە بەلامانەوە حکوومەت پێک دێ پێک نایە پەرلەمان کۆبێتەوە کۆ نابێتەوە ئەما و ڕێژەیە خەڵکنکەوە گرنگ نییە بەلایەنەوە بەڵام زۆری خەڵکەکە بێزاریەکی زۆری پێوەیە کاگڕابەر جیاوازی هەیە لەوەی کەوا خەڵک بێزار بێ بەرامبەر بە پێکنێنانی حکوومەت لە شارێکەوە بۆ شارێکی دیکە زیاتر بەگشتی لە هەموو ڕاپرسیەکانە کە ئەیبینین جیاوازیەک لە نێوان ئەوەی کە ناسراوە بە زۆنی سەوز و ئەوەی کە ناسراوە بە زۆنی زەرد هەستی پێکرێ ئەمە پێم نیشانەی ئەوەیە کە کاریگەری پارتە سیاسەکان بەتابەت زاڵبوونی پارتی لە هەولێر و دهۆک و ناوچەکانی دەوروبەری و زاڵبوونی یەکێتی لە سلێمانی و ناوچەکانی دەوروبەری کاریگەری هەبوو بۆ سەر مەزاجی سیاسی جۆرێک لە تێگەیشتنی سیاسی خەڵک بۆ ڕووداوەکان بەڵێ پێم وابێ لە داتەکانی دواتری شاهل لە تەفاسیلی ڕاپرسیەکەشە کە هەر راپۆرتەکەشی لەسەر وێبسایتەکەمان بەردەسە ئەمانە هەمووی هەیە ئەم جیاوازی هەستی پێکرێ بەڵام ئەوەی کە جێگای سەرنجە ئەوەیە کە لە دوایی ئەم هەموو ئەم حەملە ئینتیخابێت توندەی کە هەرێمی کوردستانە پیاتێپەڕی دروست پێکەنانی حکوومەت بە شێوەیەکی ئاسان چاوەڕوانکراو نەبوو بە دڵنیاییەوە بەڵام ئەوەی کە هەستی پێکرێ ئەوەیە کە ئەو ژمارە خەڵکی کە بێزارە لە پێکەنانی حکوومەت ژمارەیەکی بەرز نییە بەچ ئەوەی کە تۆ ئەم حەملە انتخابیە گەرم و گەورە و ئەمە ڕەنگە ئاماژەیەک بێ بۆ ئەوەی کە لە ڕاستیە بوونی دام و دەستگاکانی حکوومەت یان پەرلەمان یان کۆبوونەوەی پەرلەمان بوون و نەبوونیان وەکو یەک وابێ لە ژیانی خەڵکیە ینی کاریگەریی ئەو تۆیان بەسەر ژیانی خەڵکیەوە نەبێ ئەجینا لە وڵاتێکە کە لە فراغی حکوومەت و فراغی دام و دەستگای تەشریع بەتابەت بۆ هەرێمی کوردستانە کە ئێمە بەر لە هەڵبژارنیش بە 2 ساڵ کەوتینە نێو ئەم فراغەوە ئەبووە ئێستا داتاکان زۆر لەمە بێزاریەکانی خەڵک لەوە زیاتر بێ هەستیارتر بێ بەڵام کەوانیە کەوا ئەبێ بە دوای گریمانی دیکە بڕۆین بۆچی ئاماژەیەکی سلبی ئەگەر بێت و باز لە بەدڵنیاییەوە کاتێک حکوومەت ئەمەی بۆ ئەمە بێزاری لە لای حکوومەت دروست نەکە ماناوە خەڵک لە زۆنێکی دیکە بیرەکاتەوە بابەتێکی دیکە یاخود پرسیارێکی دیکە کە لە خەڵکتان کردووە لە هەموو هەرێمی کوردستان پرسیار کراوە متمانە بە پارتە سیاسەکان ئەمە بەشە خۆشەکەیەتی لە ڕاپرسیەکە کە زۆر زۆریش گرنگە
خەڵک تاوەکو چەند متمانەی بە پارتە سیاسیەکان هەیە لە هەرێمی کوردستان، بەڵام نەکتەنیا هەر ئەوە دوایی پێتان دەڵین لە شارەکانیش بە هەمان شێوە جیاوازیەکان چۆنن. بەگشتی خەڵک سێ جۆر وەڵام هەیە کە خەڵک جوابی داوەتەوە. نەبوونی متمانە کاڵێ متمانەم نییە، سیقەم پێ نییە، دەڵێت تا وەکو ڕادێک سیقەیەکم هەیە، متمانەیەکم هەیە و نیمە، و ئەوانەشی لە کۆتاییەکە متمانەیان هەیە. تەماشاکە زۆر سەرنجڕاکەش. هێشتا پارتی دەسەڵات بە دیاریکراوی پارتی و یەکێتی لای خەڵک زۆرترین متمانەیان هەیە بەراورد بە حیزبەکانی دیکە. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان 76% خەڵک لە کوردستان دەڵێ متمانەمان نییە، و 10.5% خەڵک دەڵێ تاوەکو ڕادەیەک متمانەمان بە یەکێتی هەیە، تەنیا 13% خەڵک وتویانە کە متمانەمان هەیە بە یەکێتی. بۆ پارتی دیموکراتی کوردستان 59.9% نزیکی 60% دەڵێ متمانەمان نییە، تاوەکو ڕادەیەک متمانەمان هەیە 8.9% نزیکەی 9% دەڵێت تا ڕادەیە متمانەمان بە پارتی هەیە، 31.2% دەڵێ متمانەی تەواومان بە پارتی دیموکراتی کوردستان هەیە. ئەگەر بەراوردی کەین لەگەڵ یەکێتیدا لێرەدا پارتی چانسەکانی زۆر باشترن. لە چیدا؟ لەوەی کەوا خەڵکی زیاتر هەیە، 31.2% دەڵێ متمانەی تەواومان بە پارتی هەیە، لە کاتێکا 13% خەڵک دەڵێ متمانەمان بە یەکێتی هەیە. و لە بابەتی نەبوونی هیچ متمانەیەک 60% خەڵک 59.9% خەڵک گوتوانە متمانەمان بە پارتی نییە، بەڵام 76.5% خەڵک دەڵێ هیچ متمانەیەکمان بە یەکێتی نییە. و هەروەها تاوەکو ڕادەیەک متمانە بۆ پارتی 8.9% نزیکەی 9% بۆ یەکێتیش 10.5%. ئەنجامەکان بەگشتی لە بابەتی متمانە ئەنی خەڵک متمانەیەکی زۆری نییە، بەڵام لێرەشدا دۆخی پارتی لە یەکێتی باشتر وەک لەم ڕاپرسیە دەرەکەوێت. حیزبەکانی دیکە گۆڕان لە دۆخێکی زۆر خراپە، 95.3% خەڵک دەڵێ هیچ متمانەمان بە گۆڕان نییە، تا ڕادەیەک 3% تەنیا 1.8% خەڵک دەڵێ متمانەمان بە بزوتنەوەی گۆڕان هەیە. بەرەی گەل 94.7% خەڵک دەڵێ هیچ متمانەمان پێی نییە، 3.1% خەڵک دەڵێ تا ڕادەیەک متمانەمان هەیە، تەنیا 2.1% خەڵک دەڵێن متمانەمان بە بەرەی گەل هەیە. حەزبەکانی دیکەش کە هەندێکیان ئۆپۆزیسیۆنن، هەروەها ئیسلامیەکان. باش بەرەی هەڵوێستی نیشتیمانی 91.5% خەڵک لە ڕاپرسیەکە وتویانە متمانەمان پێی نییە. ڕەوتی هەڵوێست متمانە تاوەکو ڕادەیەک 4.5% خەڵک 4% خەڵک وتویانە متمانەمان بە ڕەوتی هەڵوێستەیە. سێرەکەی متمانەکەی هەڵوێست زیاترە لە بەرەی گەل لە بزوتنەوەی گۆڕانیش ئەو خەڵکی کە متمانەی پێی هەیە. نەوەی نوێ 15 کورسی هەیە، دەنگی ئۆپۆزیسیۆن بوو، 300,000 دەنگی هێنا، بەڵام 91.3% خەڵک دەڵێ متمانەمان بە نەوەی نوێ نییە، تاوەکو ڕادەیە کە متمانەیان هەبێت 5% خەڵکە، 3.7% خەڵک دەڵێن متمانەمان هەیە بە نەوەی نوێ. لێرەشە بەرەی ڕەوتی هەڵوێست پێشنەوەی نوێ کەوتووە، بەس جێی سەرنجە هێزێک 300,000 دەنگ بێنێ و دەنجی ئۆپۆزیسیۆن بێ، دەنجی زاڵ بێ، 15 کورسیش بێنێ، بەڵام لە 91% خەڵک بڵێ متمانەمان پێی نییە. هێشتا خەڵک متمانی بە پارتی و یەکێتی زیاتر هەیە. ئەوە دواتر لە کاک ڕابەرە پرس. یەکگرتو 91.3% لە ڕاپرسیەکە وتویانە متمانەمان پێی نییە، تا ڕادەیەک ئەوانی وتویانە کەمێک متمانەمان پێی هەیە 5%، 3.6%ش وتویانە متمانەمان پێی هەیە. کۆمەڵی دادگەری 93.4 وتویانە متمانەمان پێی نییە، ئەوانی وتویانە کەمێ متمانەمان پێی هەیە 3.8%، ئەوانی وتویانە متمانەمان پێی هەیە تەنیا 2.8%. لێرەدا چیمان بۆ دەرەکەوێت؟ ئەومان بۆ دەرەکەوێت کە ئەوە جگە لە دەرەوەی پارتی و یەکێتی ئەوانەی کەوا وتویانە بڵێ متمانەمان بەم لایەنە سیاسیە هەیە، بەرەی هەڵوێست 4%، پێش نەوەی نوێ کەوتووە، پێش یەکگرتو کەوتووە، پێش کۆمەڵ کەوتووە، و هەروەها پێ ڕەوتی هەڵوێست پێش بەرەی گەلیش کەوتووە. لە دەروی پارتی و یەکێتی ڕەوتی هەڵوێست باشترین ئاستی هەیە لەو کەسانی کە واڵێ متمانەمان پێ هەیە. ئەمە چیمان پێڵێ کاک؟ یەکەم شت ئەگە برادران بگەڕێنەوە، یەکجار بگەڕێنەوە بۆ ئەوەی پارتی و یەکێتی زەحمەت نەبێ، باش چونکە ئەوەی پارتی با لە دەسەڵاتەوە دەست پێ بکەین، پارتی و یەکێتی جیا بکەینەوە، دواتر باسی لایەنەکانی دیکەش بکەین. ئەمە ئەنجامەکان بوو. کاک ڕابەر ئەوەی کەوا دەرەکەوێ ئەوەیە کە خەڵک هێشتا ئەگەر کەمیش بێ سەیریکە. باسی پارتی و یەکێتیکەین کاک ڕابەر. ئەوانەی کاڵێن متمانەمان نییە 76.5
ئەڵێ بەیەکێتی نیمانە 59.9 بە پارتی ئەڵێ نیمانە دوایەوە ئەوەی کەوا دەڵێ متمانەمان هەیە بۆ یەکێتی 13% بۆ پارتی 30% ئەنجامەکان باش نین بەڵام لەناو ئەم خراپانەشە پارتی و یەکێتی باشترینن و پارتی زیاتر لە دوو هێندەی یەکێتی باشترە لە نێوان ئەو خەڵکی کە متمانەی پێێتی بۆ ڕاستە پێگەی ئەوەی کە دەسەڵات ئەو حیزبانەی کە لە دەسەڵاتن لەگەڵ ئەو حیزبانەی کە لە ئۆپۆزیسیۆنن جێ ئەکاتەوە هەردووچیان پەیوەندی هەیە بە کردار و ڕوئیا و کارکردنەوە ئەمەی کە لە دەسەڵاتن سەرچاوە و توانایی ئەم کردارانیان بەدەستەوەیە بەتابەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتانی ئێمەماناندا حیزبەکانی کە لە پێگەی دەسەڵاتن سەرچاوەکانی وڵاتیان لە دەستا هەیە ئەتوانن بەرژەوەندی بۆ خەڵکی دروستکەن بەگشتی دەنگدەرانی پارتی و یەکێتی پێک دێن لە مانەی خوارەوە بەشێک خەڵکێکە کە ئەمانە پێڵێن خەڵکی خۆڵەمێشی موچەخۆرێکە کرێکارێکە یان کاسبکارێکە ئەمە زیاتر کە ئەگاتە کاتی دەنگدان بی لەواخەوە چی ئەتوانێت شتێ بکە چێ لە ناوچەکەی ئەو دەسەڵاتدارە چی ئەتوانێت خەڵک بگرێت چی ئەتوانێت خەڵک ئازادکە چی ئەتوانێت خزمەت پێششکە بەڵێ ئەمە تێگەیشتێکی واقعی هاوڵاتیە بۆ ڕوانگەی چێ ئەتوانێت چی بکە ئەگەر وەڵامی ئەو پرسیارە بدێنەوە بەشێکی تری ئەوەی ئەم دوو هێزە بەهۆی ئەو سەرچاوە زۆرەی ڕیسۆرسی کە بەدەستیانەوەی لە وڵاتە بە حکمی ئەمانە پێگەیەکی داسەپایوان هەیە لە ناو دەسەڵاتە بە گومانیتیانە ئەندامیان هەیە چەکداریان هەیە موچەخۆریان هەیە ئەمەڕێخستنی جێگیریان هەیە دام و دەستگای حزبیان هەیە ئەمەش بەشێکانە بەشێکی دیکە ئەوەیە خەڵکانێکیش ڕەنگە هەبن ئەم خەڵکانە هەمیشە مارزنیەکە ئەبێ نادیدەی نەگرین ئەوان ئەو خەڵکانن کە ئەمانە بەگشتی دوورن لە سیاستەوە دوورن لە سەر ئێشەوە هاوڵاتیەکی ئاساییە بۆیە ڕەنگە ئەم هاوڵاتیانە لە ڕوانگە و لە ئاراسی بەرژەوەندی خۆیانە هەر یەکەی لەو زۆرانەی کە تیاژین دەنگدەری ئەم هێزانە بنلانی کەمیان بە جۆرە لە زۆرەکان ئەمە بەشێکی ئەوەیە کە بۆیە من پێم وایە هێشتنەوەی پارتی وێچێتی بەم شێوەیە کە ئێستا هەیە لە ڕاستی ئەگەر ئەنجامەکان بینە پاڵێکتری زۆر نزیکە لەو ئەنجامانەی کە پارتی وێچێتی لە هەڵبژارنەکانیشە بەدەستیانەوە ینی ئەمە ئەتوانرێ ئەم لۆژیکە بدۆزیتەوە مناگەر بڵێ دوو هێندە بڵێ ینی بەڵام بە هەمان شێوە ئەگەر سەیری ئۆپۆزیسیۆن بکەین یان ئەگەر بڵێن ناوی بنین ئەحزابی ئۆپۆزیسیۆن لە ڕاستیە ئیتر پێش ئۆپۆزیسیۆن بۆ من یەک پرسیار نەکەم کە فەرم ئێوە خۆتان بێگومان کە لەگەڵ زیاتر لە 1500 کەس بە تەلەفۆن قسەتان کردووە کە ئەم پرسیارانەتان لێ کردوون حتمما زانیاری زیاترتان هەیە وەک لەوەیکەوە ینی لە پشتی ئەم ژمارانەوە زانیاری زیاتر لێ ئێوە هەیە ئەوەندەی کە لێکۆڵینەوەکەن ئەم سەرچاوەی متمانە زۆرە بە پارتی چییە؟ بۆچی ینی پارتی وا دەرچووە کە لە نەبوونی متمانەیە کەمترین ڕێژەی هەبێ لە کوردستانە و لە هەبوونی متمانەی تەواوە زۆرترین ڕێژەی هەبێ ئەگەر بێت و پارتی و یەکێتیش وەکو هاوتەریبی یەکتردا بنین لە یەکەوە نزیک نین ئەگەر بڵین هەردووچیان دوو زۆنیان بەدەستەوەیە دوو دەسەڵاتن بەڵام لە بابەتی متمانە پارتی مستەقرترە بڵێ زۆر مستەقرترە 31.2% یەکێتی 13% یعنی دوو هێندە زیاترە بۆ پارتی چی کردووە کە یەکێتی پێی نەکراوە هۆکاری دابەشبوونەکانی ناو یەکێتی ڕووداوەکانی چەند ساڵی ڕابردوو بەڵێنەکان کە تا ئێستا بە خەڵکیدا لە هەڵبژاردن و زۆنی سەوز یەکێتی بۆ خۆی لە 15 ساڵی ڕابردووە یان لە 15 ساڵی ڕابردووە هەڵکشان و داکشانی زۆری بەخۆیەوە بینیوە ئەگەر هەر لە دوای 2009 زۆنی سەوز زۆنێک بۆ هەمیشە جیاببوونەوە پارچە پارچەبوونی سیاسی تیا بوو ئەم جیاببوونەوەانە کە ڕوو ئەدا هەتا 2009 ئەبینی ئەم زۆنە لەژێر دەسەڵاتی یەکێتیە دوایەوە کە کۆمەڵی هێزی دیکە لەدایکە بێ بەدڵنیایەوە لەسەر حسابی یەکێتی بووە جیاواز لەوەش بێنە کە یەکێتی بۆ خۆشی لە ئاستی ناوخۆی خۆیدا تووشی چەندان خەڵوەشانەوە بووە تووشی کێشەی سەرکردایەتی بووە تووشی کێشەی گواستنەوەی سەرکردایەتی بووە هەموو ئەمانە بە لە بەرچاوبوونی ناوچەی یەکێتی کامیشە ناوچەی مۆڵگەی سەرهەڵدانی ناڕەزایەتی و حزبی تازە و خۆپیشاندان و ئەمانە بووە ئەتوانی ئەمە ڕوئیاکت بۆ دەرکەوێ پارتی لە شوێنی خۆیدا تا ئێستا کەمترین یان بڵێن کەمترین تووشی کەمترین کێشەی ناوخۆیی بۆ وەکو قەیرانی ڕێخستن و ئەوانە پاشان پارتی لە بەماوەی ئەو ماوە درێژەیە لە بڕیار بەدەستی یەکەمی وڵات بوو هەتا دەسەڵاتی یەکەمی وڵات لە لای پارتی بۆ گومانیتیانی ئەمانە کاریگەریان هەیە بۆەوەی کە
دەنگەکانیان فەرق اینجا باسی ئۆپۆزیسیۆنکەین هەموو کە دێتە سەری بۆ نمونە گۆڕان 95% نەبوونی متمانەیە بەرەیگەل 94% و ئەوانی کە متمانەیان هەیە بە گۆڕان 1.8% بەرەیگەل 2.1% برادران ئەگەر بچنە پەیجەکەی دیکە لایەنەکانی دیکەش کە ڕوتی هەڵوێستە نەوەی نوێ یەگرت و کۆمەڵ بە هەمان شێوە لە نەوەتەکانایە 91% 91 بە 93% کە متمانەیان نییە لەوانشی کە متمانیان هەیە وەکوتم لە دەرەوەی پارتیویچەتی ڕوتی هەڵوێست پێش هەمووان دەکەوێت لە دەرەوەی پارتیویچەتی لەوانەی کە بە تەواوی متمانیان هەیە بەڵام شتێک جێی پرسیارە بۆ من بەڕاستی نەوەی نوێ 3.7% خەڵک متمانی بە نەوەی نوێ هەیە 91.3% دەڵێ متمانەمان نییە ئەگەر بڵین ئەم پارتە سیاسیانەی دیکە بچووکترن نەتوانن شەقام بجوڵێنن میدیای گەورەیان نەبێ بەڵام نەوەی نوێ وانە 300,000 دەنگ کەم نییە 100,000 دەنگ جیاوازی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە 15 کورسی لە پەرلەمانی کوردستان کەم نییە پێت وایە بۆ ئەبێ 3.7% خەڵک متمانەی پێ هەبێت ڕاستیان ئەم داتایە سەرنجڕاکێشە بەڕاستی بەتابەت بۆ نەوەی نوێ ئەگەر چی ئەگەر جەنابەت بیری بێ ئەمە پێش هەڵبژارنی چەند ڕاپرسێکمان کرد بەشێکان لێرەش بەیەکەوە مناقەشەمان کرد ئەو کاتەش دەنگی خۆڵەمێشی زۆر بوو ئەمانزانی نەوەی نوێژ لە پێش ئەوانی تر بوو بەڵام هەر دەنگەکانی نادیار بوو بە هەمان شێوە دووسێ خاڵ هەیە ئەمەوێ لێرەیە باسی بکەم بۆی کە ببێتە وەڵامێک بۆ ئەم دۆخە بەگشتی کوردستان لە ڕووی شتێک بە ناوی گوتاری ئۆپۆزیسیۆن وەکو ڕێکخراوەی سیاسی وەکو گوتاری سیاسی وەکو دیسکۆرس وەکو خاوەن ڕوئایەکی بەدیل بۆ حکومڕانی لە کوردستانە پاشەکشەی گەورەی کردووە چونکە کە کاتی بازە نەخشەی دەسەڵات دەکرێت دەسەڵات حکوومەت ئەو حزبانەی کە لە دەسەڵاتن ئەمانە ڕوئایەکن لەناو ڕوئایەکیان هەیە بۆ حکومڕانی فەلسەفەیەکیان هەیە بۆ حکومڕانی وڵات خەریکن لە ڕێگای دامودەستگا لەناو حکوومەتە جێبەجێکن لە بەرامبەرە ئۆپۆزیسیۆن ینی بریتینیە لە بۆڵە بۆڵ ئۆپۆزیسیۆن بریتینە لە گازاندەی سەر فەیسبوک بریتینیە لە گازاندەی سەر شاشەکانی تەلەڤیزیۆن و قسەکردن و وتن بە تەنها ئەمەی کە ئۆپۆزیسیۆنی لە کوردستانە داوەتە دواوەست چەند فاکتەرێکە فاکتەری یەکەمیانەوەیە کە ئەم دۆخی بۆڵە بۆڵ و ناکارایی لە سیاست و پاسیف بوون لە گوتارە هیچ کات نەیتوانی پێ بگوازێتەوە بچێتە قۆناغی بنیادنانی ڕوئایەکەواتە هێشتا وەکوڵێ ظاهیرە سەوتیە و کوردستانە دیاردەیەکی دەنگیە نەیتوانی بەدڵنیایی نەیتوانی ببێتە بگوازرێتەوە بچێتە قۆناغی داڕشتنی گوتار و ڕوئایەکی سیاسی بەدیل واتە ئەگەر پارتیویەکێتی لەمانە هەمووی خراپەیان کردووە و وەزعی متمانەیش خەڵک بەم شێوەیە ئەی ڕوئیا و فەلسەفەی سیاسی و گوتاری ئۆپۆزیسیۆن چێ ئەمە یەک دومیان ئۆپۆزیسیۆن لە ناوخۆیدا تووشی زۆرترین دابەشبوون و چەقەچەقی سیاسی و دژایەتی ناوخۆی بووە سێمیان لە ئاستی سەرکردایەتی ئۆپۆزیسیۆندا سەرکردایەتی ئۆپۆزیسیۆن ئەو یان من نامەوێت بڵێم ئۆپۆزیسیۆنیش ڕاستی ئەو حیزبانەی کە ئیدعای ئۆپۆزیسیۆنەکەن سەرکردایەتیەکانیان لاوازە نەیانتوانیوە خاوەنی ڕوئیای سیاسی ڕوون بن و نەیانتوانیوە ڕوئایەک پێشکەشی خەڵک بکەن کە ببێتە بەرنامەی سیاسی بەدیل بۆ حکومڕانی باش داتای زیاتر ماوە کاتیشم کەمە با بچمە سەر داتەکانی دیکە جا هەندێک گفتوگۆی دیکە بکەین داتای دیکە هەیە لە ڕاپرسیەکە متمانە بە پارتەکان بۆ چارەسەرکردنی ناکۆچیەکان ئەو ناکۆچیانەی لە هەرێمی کوردستان هەیە خەڵک متمانەی چۆنە بۆ نمونە کە بتوانێت کام پارت بتوانێت چارەسەری کە متمانەت بە کام حزب هەیە بۆی ئەم مشکلانە حەل بکە پرسیارێکی سادە بەڵام خەڵک لە کوردستان چیاڵێ 7.9% خەڵک جارێکی دیکە پارتی چانسی هەیە لێرە ڕەنگە پێیان ناخۆش بڵین چانس بەڵام متمانەی خەڵکە بە پارتی 7.9% ئەڵێن متمانەمان بە پارتیە کە دەتوانێت کێشەکان چارەسەرکە پارتی و یەکێتی پێکەوە 4.6% خەڵک متمانەیان پێیان هەیە یەکێتی بە تەنیا 4.1% خەڵک متمانەی پێ هەیە هیچیان 3.3% خەڵک هەموو لایەنەکان پێکەوە 1.3% خەڵک کەواتە خەڵک پێی وایە هەموو لایەنەکان پێکەوە حەلێ بدۆزنەوە ئەمەیان دوورە نەوەی نوێ 1.1% خەڵک جارێکی دیکە ئاستێکی زۆر لاوازی متمانە کۆمەڵی دادگەری 0.3 ڕوتی هەڵوێست 0.2% بەرەیگەل 0.1% ئەمە بۆچی پرسیار لە خەڵک کراوە متمانەت بە چێ هەیە بتوانێت ئەم کێشانە چارەسەر بکە ئەمە جوابەکەیان بووە پەیجێکی دیکە بە هەندێک زانیاری سەرنجڕاکێش بگوازینەوە تەمان هەر پرسیاری سیاسیش نەکراوەشتی تریش کراوە دواکەوتنی پێکەنانی حکومەت کاریگەری لەسەرتان هەیە لەسەر بژێویتیان ژیانتان
7.7 لە سەتی خەڵک وتوانە بەڵێ هەیەی 22.3 لە سەتی خەڵک وتوانە نەخێر نیەتی تا ڕادەیەک 12 لە سەتی خەڵک وتوانە باش پرسیاری دیکەش کراوە پرسیارە کراوە لە خەڵک پشتگیری چی دەکەیت بۆ کێشەکانی نێوان پارتی وێچێتی چۆن چارەسەر بکرێت ڕێک ناکەون کۆ نابنەوە تاوەکو هەم پەرلەمان کۆبێتەوە هەم حکوومەت پێک بێ 8.1 لە سەتی خەڵک دەڵێ نێوەنگیری ئیتر خەڵک بچێ نێوەنگیریان بکە سڵحیان بکە 8.9 لە سەتی خەڵک دەڵێ گوشار و بابەتی دادوەریش 9 لە سەتی خەڵک تەنیا 3.9 لە سەتی خەڵک دەڵێ باڵبژاردنێکی نوێ بکرێت 3.9 لە سەتی خەڵک بەڵام 7 لە سەتی خەڵک هەندێک بژاردە دەڵێن لە دەرەوەی ئەمانن دەڵێن شتی دیکە ئەوە دواتر کاکڕابەر بۆمان ڕوون دەکاتەوە ئەنجا پێکەنانی حکوومەت بە بەشداری هەمووان گونجاوە واتە هەمووان بەشدار بن هاوپەیمانیەک هەبێ هەمووان لە ناو حکوومەتەکەدا بن 7.4 لە سەتی خەڵک دەڵێن بەڵێ بەشداری لایەنەکان واتە با تێیدا بێت باشە بەڵام 20 لە سەتی خەڵک دەڵێ ئاڵۆزی و کێشە دروست دەکات هەموو لایەنەکان واتە حکوومەتێکی بنکە فراوان هەمووی تێدا بێ گەورە و بچووک 9.6 لە سەتی خەڵک دەڵێن تەنیا پارتی و یەکێتی واتە خەڵک لە کوردستانیش حەز ناکا بەس پارتی و یەکێتی ناو حکوومەت بێ حەزەکەن لایەنەکانی دیکەشی تێدا بێت نخبەی سیاسی لە کوردستان ئەوانەی ئێستا دەتوانێت چاکسازی ڕیشەیی و مانادار بکات ئەم پرسیارە لە خەڵک کراوە ئەو سەرکردانی کە ئێستا دەیبینن دەتوانن چاکسازی بکەن متمانەتان هەیە 40.3 لە سەتی خەڵک دەڵێ بەڵێ دەتوانن 37.5 لە سەتی خەڵک دەڵێن نەخێرە ناتوانن ئەوانەشی دڵنیانین 22 لە سەتی خەڵکن واتە بەڵێ و نەخێر نزیکە لێرەوە بەڵام هێشتاوانی کە دەڵێن بەڵێ 51 خاڵێکی دیکە پرسیار کراوە لە دواکەوتنی موچەدا لەگەڵ شایستەدارایەکانی هەرێمی کوردستان کێ بە خەتابارە بین پێت وایە خەتای هەرێمی کوردستانە یان خەتای بەغدایە هەولێر یان بەغدا بەڵام لێرە با بزانین جیاوازی شار بە شار خەڵک چۆن وەڵامی داوەتەوە لە هەولێرە 20 لە سەتی خەڵک گوتوێتی لە دواکەوتنی موچەدا چێ خەتابارە لە سنووری پارێزگای هەولێر 20 لە سەتی خەڵک گوتویانە خەتای هەولێرە بەڵام 35 لە سەتی خەڵک دەڵێن خەتای بەغدایە 31 لە سەتی خەڵک دەڵێن خەتای هەردووچیانە پرسیارەکە لە سلێمانی هەمان پرسیار کراوە چۆن خەڵک جوابی داوەتەوە 31.9 لە سەتی خەڵک لە سلێمانی دەڵێن خەتای هەولێرە بەڵام تەنیا 7 لە سەتی خەڵک لە سلێمانی پێیان وایە دواکەوتنی موچە خەتای بەغدایە لە کاتێکا 35 لە سەتی خەڵک لە هەولێر دەڵێ دواکەوتنی موچە کێشەکە لای بەغدایە لای هەولێر نییە لە سلێمانی تەنیا 7 لە سەتی خەڵک بەڵام 20 لە سەتی خەڵکیش لە سلێمانی پێیان وایە خەتای هەردووچیانە لە دووهۆک تەنیا 11.6 لە سەتی خەڵک پێی وایە خەتای هەولێرە 40 لە سەتی خەڵک پێی وایە خەتای بەغدایە کە موچە نایە و دوا دەکەوێت 27 لە سەتی خەڵک پێی وایە خەتای هەردووچیانە لە هەڵەبجا 11 لە سەتی خەڵک پێی وایە خەتای هەولێرە 3 لە سەتی خەڵک پێی وایە خەتای بەغدایە بەڵام 4.8 لە سەتی خەڵکیش پێی وایە خەتای هەردووچیانە کاک ڕابەرسدان تشتی زۆر سەرنجڕاکێش هەیە لێرەدا ئەوەیە کە ڕاستە ئێمە باسی موچە دەکەین بەڵام تا ڕادەیەکیش ئێمە باس لە دوو چیرۆکی سیاسی دەکەین بۆ ئەوەی دواکەوتنی موچە خەتای چیە چیرۆکێکیان چیرۆکی حکومڕانیە کە زیاتر پارتی دیموکراتی کوردستان سەرمەشقی ئەم چیرۆکەیە ئەوەی دیکە ئۆپۆزیسیۆنە بە یەکێتیشەوە دەتوانین بڵین بەڵام جێی سەرنجە ئەم داتایانە چیمان پێڵێ بە تایبەتی لێرەدا لە جیاوازی لە نێوان هەولێر و بەغدا لە هەولێرە 35 لە سەتی خەڵک دەڵێ کاکە خەتای بەغدایە موچە نایە لە سلێمانی 7 لە سەتی خەڵک دەڵێ خەتای بەغدایە ئەم داتایانە ئەگەر بە خێرایی کاتم زۆر نەماوە شتێکم پێ بڵێ لەسەر ئەمە چیمان پێڵێ وڵای بە خێرایی گرنگە دووشت ئەمێ بڵێم سەبارەت بە چاردەکەی پێشوشەوە ئەوەی کە سەبارەت بە پارتی و یەکێتیە سەرباری ئەوەی کە هەموو حیزبەکان لە کوردستانە متمانیان لە خوارەوەیە یعنی کاتێک کە سەدا چلی خەڵکش پێی وایە ئەم نخبە سیاسی ئەتوانێت چاکسازی بکە ئەمە متمانەیەکی کەمە ینی سەدا شەستی پێیوانە لەنا ئەوانە وێڕای هەموو لاوازی متمانەی سیاسی پارتی و یەکێتی هێشتا شانسیان هەیە کە بتوانن لەگەڵ خەڵک ئاش بنەوە بتوانن ریفۆرمی جدی بکەن بتوانن ڕۆڵی یاسا بسەپێنن بتوانن دامودەزگاکانی وڵات بە باشی هێشتا ئەو شانسیان هەیە ئەو هەموو ئەو هێزانی دیکەی کە لە دەرەوەی پارتی و یەکێتین هێشتا لە ڕوانگەی خەڵکەوە لە قۆناغێکی ناکاریگەریدان ئەبێ زۆر ڕێگایەکی باش ببرن بۆی کە بتوانن گوتاری
بەدیل یا گوتاری ئەلتەرناتیڤ و هێزی ئەلتەرناتیڤ دروست بکەن. سەبارەت بەم داتایە گومانی تیانەیە کە ناوچەی سلێمانی بەتایبەتی لەم ماوەنەی ڕابردووە زۆربنی ئەو خێوەتگا و مانگرتن و خۆپشاندان و داواکردنی چوونەوە سەربەغا و مەسەلەی تەوتینی ئەوانە هەموو ئەمانە لە سلێمانی ڕوویداوە لەبەرەوەی کە خۆت باش کرد ئەمە پرسیارەکەی زۆر جوابەکەی زۆر ئاسانە لەبەرەوەی یەکێتی بە هەموو هێزی میدیایی و هینی خۆیەوە لە پشتی ئەم پرۆسەیە بووە ینی چونکە هەتا دوای هەڵبژاردنیش هەردوو چیرۆکە کە پارتی لە پشتی هەژماری منەوە بۆ بە ئەشکرا یەکێتی لە پشتی تەوتینەوە بە بەڵام ئەوەی کە سەرنجڕاکێشە لە داتاکانی شەوە بزانام ئەتوانی پیشانی بدەیت بۆمان دەرکەوتۆ کە ئەسڵان 150 خەڵک هەر هیچ زانیارێکی لەسەر نەهژماری من هێنە لەسەر سەر هەژماری من و تەوتینەوە لە بابەتی ئەوە بوو گە برادرانیش دوو خولەکێکم بۆ درێژکەنەوە سپاسیانەکەم باش زانیاری لەبارەی تەوتین و هەژماری من هەیە پرسیار کراوە لە خەڵک لە هەولێر 30% خەڵک دەڵێن بەڵێ 30.9% لە خەڵک 60% خەڵک دەڵێن نیمانە 8% خەڵک وتوانە تا ڕادەیەکەمانە لە سلێمانی 32% وتوانە 32% وتوانە بەڵێم زانیاریمان هەیە 53% خەڵک وتوانە نیمانە 14 وتوانە تا ڕادێ لە 2% خەڵک زانیاری هەیە 64 وتوانە نیمانە تا ڕادەیە 4 لە هەڵەبجە بستنەوە بە 59 بە 11 دەڵێن کاتم تەواو بووە کاک ڕابەر شتێکی کورتەیە لەسەر ئەمە لە یەک دوو چرکەیەک هەر ئەوەیە کە بەڕاستی ئەمە پێمانەڵێ کە خەڵک بۆی گرنگ نییە هەژماری منە تەوتینە ئەو چیرۆکانەی پارتی دروستەکەن و یەکێتی دروستەکەن چییە ئەمانە بەلای خەڵکەوە گرنگ نییە خەڵک لە بێمتمانی و بێتاقەتی و لاوەزیەکی زۆرە ئەژی ئەوەی بۆ خەڵک گرنگە موچە بگاتە دەستی ژیانێکی بە کەرامەتەوە بژی ئەمەم ئەمانەی دیکە پرسی گرنگ پەیجەکەی دیکە شاوکاران مادام هەر لەماندا لەکات بە ئاخر پەیجمانە ئەمە کامیان باشترە بە بۆ چوونی موچەخۆران هەژماری من یاخۆت تەوتین 56% موچەخۆران ئەمە بەس موچەخۆران نەک خەڵک بە گشتیوانی موچەخۆرن دەڵێن هەژماری من تەوتین 48% هەردووچیان 50% هیچیان 42% نازانم 51%. پێم وایە لە ئاخیرا خەڵک ئەوەی کەوا دەوێ موچەکەیە کاک ڕابەر بەڕێز ڕابەر تەڵعات زۆر بەخێر بێ سپاس دەکەم بۆ زانیاریەکانت بەڕێوەبەری ناوەندی توێژینەوەی سبەی زۆر بەخێر بێ بینەرانی ڕوودا و سپاس بینەر و بێسەرم بوون من و نەرفاتی ڕووداوی ئەمڕۆ پێشکەشکردن شەوێکی خۆشتان هەبێ خواتان بەخێر.